دەسەڵات و چەمکی وەلی ئەمر یەکێک لەو چەمکانەی لە قورئان و سوننەتدا بە گرنگی باسی کراوە بابەتی دەسەڵات و حکومڕانی و وەلی ئەمرە کە قورئان بە ئولیل ئەمر ناوی هێناوە. لەو کاتەی دەسەڵاتدار لەسەر ڕێبازی پاکی ئیسلام بەڕێک و پێکی بڕوات لەگەڵ خەڵک گرفت نابینێت، کەچی کە دەسەڵاتدار خۆی پێی ترازا بوو ئیدی بەدوایەوەدا دەگەڕێت دەقەکانی بۆ تاویل بکەن و کەسانێک پەیدا بکات جەماوەر بکاتە کۆیلەی ئەو. بەڵام پێویستە بزانین مانە ڕاستەقینەکەی وەلی ئەمر لە ئیسلامدا چییە و چۆنە؟ کۆمەڵە چەمک و بابەتانێک هەن کۆمەڵ و چەمکی ئیسلامین. زۆر جار کە گوێبیستە بینە و چەمکانە لە واقعێکی غەیری ئیسلامی یانە لە زەمینەیەکی دیکە کە زەمینەیەکی ئیسلامی نییە تۆ بەکاری دێنی کۆمەڵە ئیشکالیەتێک لەگەڵ لە خۆیان دینن کێشەیەک دروست دەکەن. هەموو ئەو بابەتە مەوزوع و بابەتانێک کە پەیوەندیان بە جانبی بەڕێوەبردننی دەوڵەت و دەوڵەتداری هەیە و لە مەیدانی سیاسەتی شەرعیدا جێگیان ئەبیتەوە تو بێ کاتێک کە بەکاریان دینی بزانانی لە چ زەمینەیەکی بەکاریان دینی. گەورەترین موشکیلە ئەوەیە کە تۆ بینی لە تاریخی ئیسلامی کۆمەڵە چەمکانێک هەڵبژێری کە چەمکی قورئانین چەمکی حەدیسی پێغەمبەرن صلی الله تعالی وسلم بینی لە واقعەکی دیکە کە نە سیاسەتی دەولی تەطبیقی ئیسلامەکە پیادەی ئیسلام و چەمکەکانی ئیسلامی ئەکا و نە واقعیش واقعێکی ئیسلامیانەیە تۆ بهینی ئەو چەمکانە وەکەوەی بڵێ ئەو کراسەی بە کاڵایەکی دیکەدا بکەی کە دوو باڵای لێک دیکە جیاوازن بە تەکید شتێکی ناتەبیعی و ناتەندروستی دروستە بی. من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەم ئەوم پێ گرنگە کە بزانین ئێمە لە زمانی عەرەبیە لە بۆ تێگەشتن لە دەقەکان ئێمە چیمانەیە وشەمانەیە. ئەم وشەش زانایان ئەفەرمونون ئەبێ ئینسان ئاگای لەوە بێ ئەم وشە بزان حەقیقەتی لوغەوی هەیە عورفی هەیە شەرعی هەیە ینی بزانن لەو سیاقە لەو بابەتە بۆچی بەکاراتوە تاوەکو ئینسان نەکەوێتە هەڵەوە. مەبەست مۆتانێ ئێستا کاتێ باسی زەکاتەکەین یا باسی سەڵاتەکەین لە زمانی عەرەبی سەڵات یانی دوعا بەس تازە لە شەرعە لە قورئان و سوننەتە فوقەها بەکار هاتووە و تویانە مەبەست پێ لەو عیبادەتەی کە بە ئەڵڵاهو ئەکبەر دەست پێکاو بە سەلام لێی دەرئەچی کە خۆتان نەزان ئەرکانی هەیە واجباتی هەیە و سونەنی هەیە. جا لێرە کەوا بکاتە من بە تۆ بڵێم سەڵاتت کردووە تۆ یەکسەر تێگەی مەبەست بە کوڕەکەم وەڵام کوڕم نوێژت کردووە ناڕوا بۆ ئەوەی بڵێ کاکە وەڵا دوعام خوێندیان یا باسی زەکات یا باسی هەر مستەلەحێک لە مستەلەحەکان کە مستەلەحی شەرعی شەرع ناوە لوغەویەکەی هێناوە بۆ مەبەستێکی شەرعی. وەلی ئەمریش تێکڕای زانایان ئەفەرمونون یعنی باسم لەوە کرد مەبەست مۆتانی هەندێک جارێ عورفیە زانانی نەحو مەرفوع و مەنسوبەمانە بە مانایەک بەکارەهێنن لە زمانی عەرەبی مانایەکی تێ کەلیمەی حەدیث لە لای عولەمای حەدیث یعنی شتی تازە شتی کۆنە ضد القديم بەڵام لە زمانی عەرەبی حەدیث یعنی شتی تازە بەڵام حەدیث لە لای زانایانی حەدیث یعنی ما أضيف إلى النبي صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو صفة خلقية أو خلقية. ولي أمر القرآن طبعا شوازي أولي الأمر هاتوا وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم بعباري ولي الأمر نهاتوا علماء زاناج درباري أولي الأمر ألين هركسي كل من ولي أمر المسلمين أتر أمور دنيوي به يا أمور ديني به. علماء يتولون الأمور الدينية ودصلات داران يتولون الأمور الدنيوية أجر جاب كريتو يعني مثل زانان الله أولياء أمور زانان شغلته دصلات داران شغلته بلام إستا كأوشتا أكري كإطلاق كريت بابلين برا هاي أو تري ولي أمر مقصد لي دصلات دارانا أواني كدصلات سياسي تنفيذي وإداري أوشتاني ولاتيان بدسي مسلمانان بدسي يا خلقيان بدسي وأنا أولياء أمورا لا حالتي نمانيا زانان لن ولي أمر أجر بابلن ولي أمري سياسي يا دصلاتي سياسي نما أو وقت زانان جانا قرنو أبن بأولياء أمور أما بنزبت ماني ولي أمره يعني هركسك كاروباري خلقي بدس به وقالوا أولياء أمور المسلمين يعني وكركسك كاروباري
مسلمانانی بەدەست بێت. وەلی ئەمر یعنی هەر کەسێک کە کاروباری ینی لە دەسابێ و بەرجی ینی کاروباری هەموو وڵاتیش ینی بە احتیمال لە شتێکی جزئی بێ جامە لە زیاتر بە ئەمیر وتراوە يعني ئەمیری پێوتراوە اینجا زۆریش کە وتراوە ئەمیر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وتراوە ئەمیر زیاتر ئەمیری سریەکانە یعنی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێزێکی ئەنار ئەمیرێکی قسە سەریان و یعنی پێوتن کە ئیطاعی کەن و وەلی ئەمر پێشەوەی بڕۆمە سەر بەڵگەکان لە لای ئەهلی سونە و جەماعە لە لای موسڵمان ئەوەیە ئەو کار بەدەستەیە کە ئیش بە قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم چاو لە خولەفای ڕاشدینەکە چاو لە سەلەفی صالح ئەکات حکمی خۆی پەروەردگار زیندوو ئەکاتەوە نوێنج بۆ ئیمانداران ئەکات زەکاتی موسڵمانان کۆ ئەکاتەوە سنووری موسڵمانان ئەپارێزیە زانایان هاتوون شەڕتیان دانیاوە بۆ خەلیفەی موسڵمانان کێیە وەلی ئەمری موسڵمانان کێیە لە سیاسی شەرعی زۆر بەڕوونی ئیشارەتیان پێ کردووە کە خۆی پەروەردگار عەزە وجەل ئەفەرمێت بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم جاء ليرك فرمي يا أيها الذين آمنوا أطيعوا الله وإطاعي خواي پروردگار خواي قول حكيمة زانايا كاربجية إطاعي أو مجالي تيانية ڕاستە خۆ واجبە ئینسان ئیطاعی خوای گەورە بکات بۆ پێغەمبەری ئازیزیش وەکو زانایان ئەفەرمون ئیمامی زەمەخشەری مفەسرین باسییان کردو ئێمە کاتەکەمان کەمە ئەڵێ ئەبینی خوای پەروەردگار بۆ گوێڕایەڵیکردنی خۆی ئەطیعوی بەکارهێناوە فعلی ئەمر ئەطیعو بۆ پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم بەکارهێناوە بۆ چونکە پێغەمبەری خوا مەعسوومە خوای گەورە پاراستوێتی لەبەرەوە قسەی پێغەمبەری ئازیز فعلی پێغەمبەری خوا ئیقراری پێغەمبەر حجەیە شەرعە كواب لأمور الدين وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بلام ولي أمر كبدوشي وتفسير كرا ولي أمر حقيقي علماء إسلام زانا فرمون لبروي ده صلاة دار وخليفة أمير المؤمنين تماشا كان بزانم شرعي خواش وانا واهن قاو أنين أمان تنفيذي شرع كان كوابو بعلماء تفسير كراوة بهاتشيش تفسير كراوة بحكام ده صلاة دار كان كزانا تفسيري عن كردوها بۆیە پێغەمبەری ئازیزی صلی الله عليه وسلم کاتێ ئەمەی ئەوەنە ڕوون کردوتەوە بۆ ئومەتەکەی لەبەرەوەی خۆ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم فەرمێ من يعش منكم فسيرى اختلافا كثيرا خلافێکی زۆرە بینن میزان چییە مە بگەڕێنەوە بۆچی پێغەمبەری ئازیز فەرمێ صلی الله عليه وسلم عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين کەوابوو لەم خلافاتانە کە دێتە پێشەوە بۆ مسلمانان ئەبگەڕێنەوە بۆ تەماشاکە بزانم ئەصحاب چیان کردو چۆنیان کردووە کەواتە لێرە تۆ بیت چەمچی سەمع و تاعە لەسەر واقعێکی علمانی لەسەر کۆمەڵە خەڵکانێک کە ئەسڵەن وەلا ئەبەدەن بڕوایان هەر بەوەی نییە کە برن ئیسلام بەرنامەی ژیانە بڕوای بەوەی نییە کە ئەسڵەن وەلا هەر بۆ خۆی یعنی لە منهەجی حیزبەکەی خۆی لە منهەجی گروپەکەی خۆی لە منهەجی دەوڵەتەکەی خۆی لە واقعی عالم ئیسلامی ئێستا و بابەتەمان هەیە تۆ کاتێک کە کابرا خۆی ئیعلانی ئەوە ئەکا حیزبێکی دیموکراسیە حیزبێکی مەدەنیە حیزبێکی باگراوندێکی دینی نییە تۆ بیت بڵێ کاکە نە ئیلا ئەتوو گەورە و ئەمیری منی بابە لێرە دەبی دوو شتا لێک دکەزدا بکەن ئیطاعەکردنی ئینسانی دەسەڵاتدار لە بوعدە دینیەکەیەوە پابەندە بە کۆمەڵێک شەرت و شروط کابێ کابرا ئیطاعی خوای پەروەردگار بکە کابێ هەوڵ بکا لە بۆ ئیقامەکردنی دین دەبێ هەوڵ بدا لە خزمەتی ئیسلام و موسڵمانان بکە شەعائیرە ئیسلامیەکان جێبەجێ بکە کۆمەڵێک بابەت و بیانی شەرت و شروطی خۆی هەیە کەواتە ئەی لەوانە لێ بپرسی باشە مامۆستا لە دەوڵەتی مەدەنیە ئیطاعەکردنەکە چۆنە ئیطاعەکردنەکەی قانونیە ئیطاعەکردن و گوێڕایەڵی قانونی ئیلتیزاماتی قانونی جیاوازە لەگەڵ ئیلتیزاماتی دینی بێ ئەو دووشتانە لێک جودا بکرێنەوە تاوەکو تووشی هەڵەیەک نەبین کاتە لە ئیلتیزاماتی قانونیە ئەگەر بێت و سبەینێ توانیت لە ڕێگایەکی قانونی خۆت دەرباز بکەیت تاوانبار نابی لە بەرامبەر قانونە معاقب نییە لە بەرامبەر قانونە بەڵام لە هی ئیسلامیە جگە لەوەی کەوا سزایەکی دنیای حیسابێکی قیامەتیشی هەیە بۆی ئەبێ ئەو دوو چەمکانە لێک جگە جودا بکرێنەوە محاولە بکرێ بە قماشێک یاخود کراسێک بە کاڵایەکی غەیری خۆی نەکرێت لە خاتری ئەوەی سمایەکی ناشرین پێشان نەدا بەڵام ئیطاعەکە فی المعروف يعني بە شێوەیە يعني کە مخالفی ئیسلام نەبێ هەر بۆ ئێمە ڕووداوەمان هەیە کە ئەمیرێک ئەمیری سریەکە کە بە ئەو کەسانەی خۆی کە لەگەڵ یابوون پیانەڵێ کە دار کۆکەنەوە ئاگرێ بکەنەوە دوای ئەڵە بچن ناو ئاگرەکە ئەوانش قبولی ناکەن لە بەر ئەوەی من لە ئاگر ڕامان کردو لە جەهەنەم ڕامان کردووە ئیتر دوای بە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئەڵێن ئەو
ئەوش ڕوویەوە ئەوش ئەڵێ یعنی ئەگە بچوونە ئاگرکە نەهاتنە دەرەوەی ماشي إنما الطاعة في المعروف أجر يوبشون أنا أو أجر الدنيا أشون أجر كي آخرة لبر أوي إطاعي أمير لا يعني لا تشاكيه أنك لا معصيته كم ولي أمر يعني ده صلاة السلطان كهب لهمو دينيكو لهمو حضارتك هالهبوة أو هر دينك وحضارته بشوية تعاملي لقلا كدو بلام لا خودي ناو دينا كان وحضارته كانش هبو أو دنجا هبو كإسالة ناو خمان يعني أو هبو بلابوتو يعني من بس كدولته بلاي كدو بما بس كي خوي كسلطان فرمان روا مقدسة نابي لا تجيب وسيتو نابي رخني دي بقري جاري وابو لأوروبا أو فەرمان ڕەوایە ئەو شتەی ئەو فکری بڵاو کردوتۆ یان کەسانێک بۆیان بڵاو کردوتۆ تەنانەت دێژی کەنیسە یعنی کەنیسە کە خۆی یعنی ممەسلی دین بووە لە دژی ئەوان چونکە لە ئەوروپا سراعی هەبووە لە بینی کەنیسە و لەگەڵ حاکمەکان کە پێیانوتری حاکمی علمانی کە وتراوە حاکمی علمانی ئەو کاتەمە بەس یعنی مەدەنی یان کەسێکی غەیری کەنیسە يعني حاكمك غير عادي كنيسة نبي لقال كنيسة خوي صراعي هب ولا سرد صاد لبينيانا ترى جاري واب لري كنيسة وتقديس وحاكمة كراو جاري وايا لدجي حق كنيسة تقديس كراو كأبي إطاعة بكريم بوي أنيك زياتر يعني دجي كنيسة بون دجي دصلاتي كنيسة بون أو أنا زياتر حزين لدصلاتي الرهابوة أم شمكي ولي أمر بوشي ويك أم مبالغيتها كراو ولا وكتم لا همو دينيك لهمو حضارتك هبوه بوشي لنا إسلام بياب ولا إسلامي شيء يعني لم هر تنزانيا هل هبوه كاتي خوي هر كسي بوبا يعني كارباري خلقي قرت هذا سوبيتي ولي أمر أتر ولي أمري مسلمان من هي ولي أمري نا مسلمان من هي ولي أمري صالح من هي ولي أمري فاسد من هي ولي أمري استمكار من هي ولي أمري عادل من هي معنى يعني جاء كرين ولا أكثر کاتێک دەسەڵات پێی خۆی قایم کرد بابەتی دواتر گوێڕایەڵی و ملکەچیە هەمان کەسانی پیاوانی دەربار کە زانایان بە عولەما سوو ناویان دەبەن دێن داوای ملکەچی و سەمع و تاعە لە جەماوەر دەکەن بۆ ئەو دەسەڵاتەی کە بە ئەندازەی دووری زەوی و خۆر لە ئیسلامەوە دوورە و نەک کار بە قورئان و سونەت ناکات بەڵکو پێچەوانەکەی جێبەجێ دەکات و تەنانەت هەیانە بڕوایشی پێی نییە پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم بەڕوونی بۆ پێمان ئەفەرمێت لە فەرمودەی صحیحە ئەفەرمێت إن أمر عليكم عبد مجدع حسبتها قالت أسود يقودكم بكتاب الله يقودكم بكتاب الله تعالى فاسمعوا له وأطيعوا إمام مسلم روايتي كردون كابو في غمر صلى الله عليه وسلم أجر كسيكي بانديكي الرش كرابة بلا قولمان بوبا أميري مسلمانان مرجي جويرايلي بشيدانا في غمر صلى الله عليه وسلم با خوي قاد يقود قيادة قيادة إيمان سركدايتي كمان بشي شبكات بشي برنامجك بشي منهجه بكتاب الله أنفر مدى أو كسيكا بمطلقي الله لهر شوين يبون لهر ولاتي كابون ولي أمري إيوة أو تانية فيكم وكو شيخ الباني فرمي إخوانا فرمي فيكم فرمي منكم لإيمان داران منكم أو تانية كمشوري مسلمانان بخوابا قرآن وسنة بحكم خواهي پروردگار حكم كخمي إيماني مسلماناني بخمي شرعكي خواهي پروردگار بيه لابوية بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي يقودكم بكتاب الله فرمودك الله صحيح مسلمة يباشا أو كسانيك رئيسي حزبيك وقيادي خلقيناك منهج عن قرآن والسنة ديتو بيا أنفرم ديبو باسكا نك إنسان لكاك الروشي تهرشوانية رئيسي أولاتا أو تشيا أو ولي أمري مسلمانانا بلا ما قرت يبيني بكين أو تقديسي ولي أمرك هبوه كي بيابوك أو كاتيك دا صلاة لقيران أبوه يعني لسردمي أموية كان يعني هسيانة كده شرعيتك يعني لبر أويك هر دولتي أموي بشوية درسكرا يعني أصلا بشورش لدجي يعني ياخيبون دجي حاكمي شرعي بوها
دەوڵەتی عەباسی بە هەمان شێوە یعنی کە شۆڕشەوە دژە دەسەڵاتی ئەمەوی بووە اینجا معارەزەیەک هەبوو لە دژی ئەو دەسەڵاتانە بۆیە خەڵکێک هەبوون ئیتر بە یعنی ئەمری حاکمەکە بەیان زۆر جار هەر خۆیان یعنی تەتەوعاً ئەویان کردووە کە باسی ئەمە حاکم و سوڵتانیان کردووە باسی وەلی ئەمریان زۆر یعنی ئەو چەمکە زۆر بەکار نەهاتووە زیاتر باسی سوڵتان باسی دەسەڵات کراوە کە هەمان ئەو قسەیان دووبارە کردووەتەوە کە لە حەزارێتی تر هەبووەکو لە ئەوروپا هەبووە کە سوڵتان سێبەری خوای لەسەر زەوی و هەتا تەنانەت یعنی ئەوشیان دروست کردووە گوایە یعنی فەرمودیان ئەسەر هەر شتێکی تر هەر کەسێک یعنی ئیهانەی دەسەڵاتدار بکات ئەو ئاوایە وەکوتم ئەو چەمکە هەبووە بەڵام سێرێکی لە سەردەمی خلافەی ڕاشیدە ئەو شتە نەبووە لەبەر ئەوەی کە خلافە ڕاشیدە کە دروست بووە لەسەر منهەجێکی پێغەمبەراتی دروست بووە کە دەسەڵاتدار عەدل بەرپاکات و ئەو دەسەڵاتدارە پێویستی بەوەی کە خەڵک یارمەتی بن بۆ ئەو عەدلە بۆ ئەوەی کە لەسەر ڕێی ڕاست بێ ئەگەر هەڵابێ ڕاستی کەنەوەکو لە خوتبەکەی ئەو بەکرا کە باسی کردو ئەگەر هەڵام کردووە هەڵام کەم ڕاستم کەنەوە هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حجة الوداع أفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمودك فرمودك صحيحة فرمي يا أيها الناس اتقوا الله خلقنا الأخوة بردار بترسل وإن أمر عليكم عبد حبشي مجدع فاسمعوا له وأطيعوا ما أقام لكم كتاب الله ما أقام لكم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بأمر فرمي گوێڕایەڵی بن گوێی بۆ بگرن گوێڕایەڵی بن بە مەرجێ قیادەتان بکات حکمی خواتان لناوە بەرپا بکات حکمی خواتان لناوە جێبەجێ بکات ئەمە قولی رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر کەسێک کات حکمی خوای پەروەردگار لە خۆتا ئەمە غیابی حکمە ئێسە و هەموو تاواناکرێ و هەموو خەڵکوشتە هەیە ئەو هەمکە دزیە هەیە ئەو هەمکە عارە خواردنە هەیە ئەو هەمکە تعدا و فەساد وشتە هەیە کەوا بوویمە دڵسۆزی ئێمە بۆ ئەو کەسانەی کە بەرپرسیارەتییانێ بانکی بڵێ کاکە سبەی ئەمری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا ئەفەرمێت ئەو تاوانانە ئەکرێت کە تۆ بتوانی بیگۆڕی نەیگۆڕی لە قیامەتە هەمووی لەسەر شانی تۆیە نەک لە جایەوەی کە ئینسان بێت شایەتەکەی بۆ بدا حکمەکەی باتێ بەڵام شەرتەکانی مەرجەکانی بەچی مەرجێ تۆ براگەورەی مسلمانانی ئەو مەرجانەی بۆ باس نەکەیت هەروەها پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم لا ابن ماجه روايتك فرمي فاسمعوا له واطيعوا ما قادكم بكتاب الله هر هموي بو شيوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بو شيوي هناويتي للروايتك ترك زانينا فرمون اسناد صحيح على شرط مسلم رجال والثقات رجال الشيخين پێغەمبەری خوا فرمي ما اقام فيكم كتاب الله عز وجل ما اقام فيكم كتاب خوای پەروەردگار عز وجل لناو معنا حكم بكات بۆیە بەڕاستی ئەمە بابەتێکە و تەمەنەوە ئیمامی بوخاریش ڕیوایەتی کردووە ئەمە بابەتێکە لێ بۆ تۆ گۆڕاڵی بۆ ئەولیای ئومور طبعا ئێمە ئەبێ کۆمەڵە چەمکە ئەبێ ینی بزانین چۆن مامەڵەی لەگەڵاکەن بەعام مامەڵە لەگەڵ چەمکەکانە ئەبێ مامەڵەیەکی زانستی بێ مامەڵی زانستی لەگەڵ چەمکەکانە چۆنە ئەوەیە تۆ چی دەقیقەیە لەسەر ئەو بابەتە هەمووی کۆکەیتەوە لە قورئان و لە فەرموودە و تێگەشتنی سەحابە و ممارسە و تطبیقاتی سەحابە و تابعین و دوای تابعین ئەمانە یعنی جیلی نەوەی یەکەم و دووەم و سێمەمان چۆن ممارسەیان کردو چۆن لێ تێگەشتون بۆی مەفهومێکی ڕاست و دروست دەربارەی هەر چەمکێک دروست بکەین تێگەشتنێکی ڕاست دەربارەی هەر چەمکێک دروست بکەین ئەبێ ئەوە بۆی بڕوانین یعنی هەموو دەقیقە نابێ لە ڕوانگەی یەک دەقێکەوە هەڵوێستی ئیسلام لە مەسلەیەکی گەورە دیاری بکەین مەسەلەن هەڵوێستی ئیسلام لە دەسەڵاتداران مەسەلەن خەڵکی مامەڵەی خەڵکی لەگەڵ دەسەڵاتداران نابێت لە ڕوانگەی یەک ئاەتەوە بێ مادام یا یەک فەرموودۆ بێ مادام ئاەتی زۆرمان هەیە فەرمودەی زۆرمان هەیە تێگەیشتنی سەحابە و ممارەسە وینی خولەفای ڕاشدینمان لە بەردەستە کەواتە مەبێ بگەڕێن بۆ کۆی ئەو دەقانە یا ئەو شتانە ئەو بەڵگانە وإنجا طبعا ممارسي أصحاب وخلفاء الراشدين وأمانة بو إما يعني هناك روشن كرويكن وبلغيكن بو إما شون أوان شون لو دقانة تيجيشتون لبروا هن كردني كرد كردنوي هلويس لأولياء أمور بليك فرمودا مثلا فرمودي
عليك بالسمع والطاعة وإن أخذ مالك وجلد ظهرك. أما أمرك كعندك للزانيان يعني فيه كان بابلين بابلغي هنو لسرقو رالي رهاي يا بابلين عدم الخروج وشون برهلستي كردني دصلات دار. أما طبعا تشويه بو تيروانين إسلام بو أم مسلح يعني وينا كردني إسلام بوينا كي زور ناشرين. جال القرآن سيركي مفهومي أمر بشاكو نهي لخرافة زور دوباره بيتو. وصفي إيمان داران أو أمر بشاكة كان نهي لخرافة كان. وصفي لهمان السورة وصفي منافق كان أو أمر بخرافة كان نهي لشاكة كان. وصفي جولك أو كانوا لا يتناهون عن منكر فعلوه. منكرات يعني كر إيش خراب يعني كردو رجديا ليكتريناك لو منكرة كأخوان الزمي جولكا كالسر أوا زور باسي أمر بشاكة ونهي لخرابا كاتو وصف إيمان داران يعني أجد صلاة بقرن دس بوشي ويأبن لفرمود كان شبه حماشي وزور باسي أمر بشاكة ونهي لخرابا كاو نهي لخرابا يعني راسكي فرض عينه يعني فرض لسرها مكسة أو نبغى لفرض كفاية شن كسبي كان لا لسرين لا شبه دليل أويك من رأى منكم منكرا من لألفاظ عمومة إن جاء كالله بدست بيجور أجر بدست نيتواني بزمان أجر نيتواني بدل كأما نزمتني بلا إيمانه يعني كتو بدل بيكيت بدل إنكاري أو منكر بكيت يعني أو منكر لا بريء معناه يعني تولى سرها مكسية كواجبه أو نيبلي تشن كسي كبيان ناخوش بيتر طاو يتر لسر أغاني يتر لاشو أما بلاي وكو فرزة كيت وكو سزاكش يعني أم فرمودانا هن كباسي أجر أو ملتانا كأجر النهي لو منكرنا كان يعني توشي خوا عذابي كان بو أن يري سزاين لسر أوا وشك يعني بهر واقعيش بيني ومانا لهيش آياتك لهيش فرموديا نهاتو نهي لمنكر تنها تايبت با كسان اعتيادي تايبت يعني دصلات ناقريته. حديث في عمر مانية فرمي إنما الطاعة في المعروف. وحديث ترمانية فرمي لا طاعة في معصية الله. إن جاء أبو بكر زي خالب كبيبة خليفة كم جار كبيبة خليفة يا كم خصيك كيكا فرمي وليت عليكم ولست بخيركم أطيعوني ما أطعت الله فيكم فإن عصيته فلا طاعة لكم علي. يعني هل كم بنمال كم روج كم ساعات كجسر من بر أو الرأي يعني إنما الطاعة في المعروف طاعي وجرالي وبومن لو شناي كمن ملكتي شرع بم بابند من بشرع وهركات من بابند نبوم ملكتي نبوم نبي جرالي بكن. عمر الشرزاي خوالي به زور پیداگی لسر ام چمکا کرد زور پیداگرتنی لسر ام زاراوی کامرو کینه پیت اکتیف کردنی یا تفعیل کردنی رولی کوملگا ل چاودێری کردنی دەسڵات دارە مثلا یەکێک بە عومەر ئەڵێ تەقلا نەفەرێکتر ئەڵ چۆن بە خەلیفەوە ئەڵێ بە ئەمیر المؤمنین ئەڵێ عومەر فەرمێ لا خير فيكم إن لم تقولوها ولا خير فينا إن لم نسمعها. حتى معاوية مع كرب سفيان أتشبه جاء سر من بر الله أما مالي خومانا المال مالنا أي بخشني هركس يبمانه. حفتي دوم دباري كات حفتي سيم دباري كات ونفري هلا سيكل الصحابة كان الله مالي خوايا تو أزادني لك وعشين يكي شكري خواك والله الحمد لله ك يعني تو من الرزقار كشكون ولا بيغمر بيستوى باسي أولياء سوء كات أو كساني ك ببي سانسور ببي ترسي خوايا ببي هندسة خنا بيت المال مسلمان وبراس شفا بلاوي كنوا يعني اما بيغمر خوا صلى الله عليه وسلم جاء فرميت اللهم من ولي من امر امل الصحيح مسلمات اللهم من ولي من امر امتي شيئا فرفق بهم فارفق به ومن ولي من امر امتي شيئا فشق عليهم فاشقق عليه. يعني امانه كومل اسلام رين مايه يعني رين مايه بو هردولا هم رين مايه بو دصلات دار هم رين مايه بو خلقي رين مايه بو دصلات دار شلون حكم كان شلون معامله لقى الخلقي كان وفي المقابل الرين مايشه بو محكومه كان واني كبابلين بو رعيه بو الشعب لم بين شاكي سرورة شريعه سرورة
يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول. يعني أجر ناكوكي كوت بين إيود صلاة دارانه أولياء أموره بقرنوا بوكيا يعني حكم لوياكي كتاب السنة يعني سروري بو شريعة كواتيش كسكنية تدا صلاة دار تشي هر كسك به تشي زانا به دا صلاة دار به هيش كسكنية للسروي يا سابي للسروي شريعته به. لكتابي الوجيز في عقيدة السلف الصالح باس له ولي أمر زور جوانك أفرميه أما من عطل منهم شرع الله هرك دا صلاة دارك شرعي خواي لكارخص تعطيلك ولم يحكم به وحكم بغيره حكمي بشرع إخوانك الحكم بياسايك ترك فهؤلاء خارجون عن طاعة المسلمين فلا طاعة لهم على الناس. وكو مسلمان كحكم بشرع إخواني قولناكات لأموري دنيا جوازة يما دو شط مانية أبا دو ياسا مانية دو دستور مانية يكي كان شرع حلال وحرامة يكي كان أموري دنيا إدارية باس لمرورة باس لسربازية باس لطبة باس لهندسية أما لكافري شو رجيريت أما اللي رك باس له حلال وحرام كين ياسا بويا فرمي فهؤلاء خارجون عن طاعة المسلمين درشون لوي كإيمان داران فلا طاعة لهم على الناس أو خوي بدستي خوي چونك أمري خواو بيغمري نكرده چونك ده صلاة دار كان أبي بخصي خواو بيغمر كان أجر بقسينا كان لا طاعة لمخلوق في معصية الخالق جاء فرمي بو تو برسالك يا باشا بو أمانة يرايليان طاعيان قردني مسلمانات درونا معه لأنهم ضيعوا مقاصد الإمامة أوي كإمامي بودا أنريا للشريعة الإسلامية براغوري بودا أنريا خليفي بودا أنريا أمير إيمان داراني بودا أنريا لبرشية التي من أجلها نصبوا واستحقوا السمع والطاعة كاسيك لبروي مسلمان يقدي براغوري يقدا أنريا بيغمري آزي صلى الله عليه وسلم جنازكي نخلها وقبر مسلمانان أيان زانين مسلمان نابي بي ولي أمر بيه نابي بي خليفة بيت نابي بي سركرده بيت هاتن كليرة وإمام أبو بكر يعني البجار دابو لبرشي لبر أوي كأمانك من أجل أن نصيبوا قال ليرة أوي كأبو بكر يعني بودانا بو يشكردن بشرع إخوة بو يشكردن بأحكام إخوة پروردگار پاراستنی سنوری مسلمانان باراسی دینی مسلمانان عالمية يتر واجب بيت السر أو ملة صمتعيان بو هبي كأو أماني لدزدا أول لدز أذاك تو صمتعات بو هبيت سمشي سمع طاعة جويرايلي سياسي طبعا الإسلام قرينجيشي تايبتي خويه چونك أساسي أمتي إسلامي لسر أو چمكي دروز بوكا چمشي جويرايلية وأخواي پروردگار جل جلاله لدقي قرآنيا بوشي أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم إطاعة كردن جويرايلي كردن وبر أمر فرمان كردني سيد وسرداراني بر وبردني ولات بعدي تايبتي خوي هي واتا يعني وكو يلا زمينيه تايبتي خوي هي كقرآن تأكيدي أكاو بيغمبري خواه صلى الله تعالى عليه وسلم بما نفرمي على المرء المسلم السمع والطاعة فيما أحب وكره إلا أن يؤمر بمعصية فإذا أمر بمعصية فلا سمع ولا طاعة يعني من بيغمبر صلى الله عليه وسلم كصحابة أفرمون كنا إذا بايعنا رسول الله صلى الله تعالى عليه وسلم على السمع والطاعة يقول لنا فيما استطعتم بيغمبر صلى الله تعالى وسلم فرمكاتي كوا بري أمري لي ورقرتي لسرجوية رايالية يعني أتواني واي بيخوين إنه كنا إذا بايعنا رسول الله صلى الله عليه وسلم يما كبيعت من أداء بيغمبر صلى الله تعالى عليه وسلم بيعت من لسر أوي أداء بيغمبر صلى الله عليه وسلم كجورالو كبيغمبر فرمي لوي كواد ديتوانا كوات اللي لدقي شي قرآني وهر ولا نص حديث كان بيغمبر صلى الله عليه وسلم أو بابته هاتيا بلام أو بابته شي السياسية بابتك بعد شي عبادتي ورقرتوها وهذا السياسة بتامي عبادات بمعنى شي سياسة بتامي عبادات يعني بابتك بيوندي بجانبي دولة داري وهي بلام الإسلام أبوتا دقي شي ديني وهر أبوتا موضوع شي عبادتي بمعنى ويكابرا قربتو أو دقانة جيبت زينك شون عبادتك جيبت زينك آوا قناح بانبي بلام
ئەبێ وەک باسم کرد ئەبێ بزانی ئیطاعەکردنی دەسەڵاتدار و ئەمیر و ڕێبەر و سەید و سەربەری موسڵمانە لە واقعێکی ئیسلامی لێ لە حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ئەمر کرا بە معسیەت ئەوە جێبەجێکردنی تێدا نیە، ئەگەر ئەمر کرا بە معسیەت ئیطاعەکردنی تێدا نیە. کەواتە لێرە ئەبێ زۆر ئاگادارن حتا خۆی نوێژ کاتێکەوە ئەتو ئیطاعی مەمومەکە ئیمامەکەتەکەی مەموم ئەوەش بوعدێکی تەنزیمی هەیە، بوعدێکی ڕێخستنی هەیە. دەسەڵاتدارانی خوانەناس و ستەمکار کاتێک دیتیان کەسانێک هەن جەماوەریان خستۆتە خزمەتی ئەمان و لە ئاستی ستەم و چەوساندنەوەدا هەوڵ دەدەن خەڵک بە ناوی ئاینەوە بێدەنگ بکەن، ئیتر ئەوان ترسیان نامێنێت، چونکە سەرەتا شەرعیەتیان پێدەدەن بە ناوی ئەوەی ئەمانە وەلی ئەمرن و ئیتاعیان واجبە. پاشان کاری ئۆپۆزیسیۆن و ناڕەزایی و گردبوونەوە و دەنگ هەڵبڕین دژی ستەمەکانی ئەوان حرام دەکەن. بۆیە دەسەڵاتدارەکەش زیاتر پێلێ ڕادەکێشێت و وەز دەکات کۆمەڵێک بە ناوی زانا و بانخوازەوە ڕێیان بۆ تەخت دەکەن و لەمپەرەکانیان بۆ ڕادەماڵن. بەڵام ئایا ئاینی پاکی ئیسلامەوەی قبوڵە دەسەڵاتدار گورگ و جەماوەری شمەڕ بن؟ فکری سەلەفی کۆن ئەوەیە کە شۆڕش لە دژی حاکمی زاڵم ئەگەر موسڵمانیش بێ جائیزە، نەکوانجی بەڵام جائیزە. وەکو طبعا چۆن ابن حەجەر لە فتحی باری خۆی باسێکە بەڕوونی باسیەکە ئەڵێ مەذهبی کۆنی سەلەف ئەو بووە کە جائیزە وفعلا خەڵکە بووە سەلەف بووە، یعنی سەحابی بووە، تابعی بووە، تابعی بووە لەگەڵ ئەوە بووە، لەگەڵ دژی دەسەڵات بوو، دژی دەسەڵاتیان خۆی وەستاویان پشگیری کردووە، يعني نمونە لەسەر ئەوە هەیە. بەس ئەوەیە ابن حەجەر ئەڵێ دواتر یعنی کە ئەم شۆڕشانە ڕوویان ناو خوێن ڕشتیان لە بەدواوە بوو ئەنجامیشی نەبووتیان سەبەر بگرین لەسەر زوڵمی حاکم. يعني ئەمە دوایی ئەمە دواتر هاتووە، نەکە ئەوە فکری سەلفی صالحە، بەڵام مدخەلیەت يعني ئەو تەزویرەکە. ئەمە تەزویری یەکەم کە پەیوەندی بە شۆڕشی چەکدار، بەڵام ئەمان ڕۆچوون لەوە، ئەوان ئەڵێن تەنە لەبەر ئەوەی مەبەستیان پاراستنی حاکمەکەیە، ئەوان ئەڵێن یعنی شێوازی سلمی جائز نییە، تۆ معارضەی دروستکەی خۆپیشاندان تەنانەت یعنی نەهی لە مونکەری حاکم بە شوەیەکی ئاشکرا. فکرەکان هاتە سەر ئەوە حاکم ئەگەر غەڵەتیشی کرد تۆ نابێ بە ئاشکرا ڕخنەی لێ بگری خەڵکی لێ بوروژێنی ئەبێ دوو بە دوو پێ بڵێ. ئێمە کۆمەڵە چەمکی ترمان هەیە مەسە ئێمە بێ کاتی باسی ئەولای ئومورەکەن و هەڵوێست لە ئەولای ئومور و ئەرکی سەرشانی ملت بەرامبەر بە ئەولای ئومور ئەبێ باسی کۆمەڵە چەم بکەین، باسی کۆمەڵی چەمکی عادل بکەین، چەندێ لە ئیسلامە مەطلبە عادل بەرپا بکرێن، باسی چەمکی زوڵم بکەین لە ئیسلامە چەندێ ینی یەکێک لە مەقاسدی شەریعە نێشتنی ستەمە، یەکێک لە مەقاسدی شەریعە بەرپاکردنی عەدلە. ئەبێ ئەم هینانە با بڵێن تێڕوانینی شەرع بۆ ئەم چەمکانە دیاری بکەین. ئەرکی سەرشانی خەڵکی بەرامبەر بە دەسەڵات چییە؟ یعنی مەسئولێتی دەسەڵات چیە بەرامبەر بە ملەتەکەی؟ ئەگەر بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەسا ئەرکی سەرشانی ملەت چییە؟ اینجا ئایا مەسئلەی ئینکاری منکەر شتێکی ترێ چەمکێکی ترێ لە ئیسلام پێوترێ ئینکار المنکەر، ئینکار المنکەر ئەگەر منکەر دەسەڵاتدارێ بیکە یعنی خۆزانی منکەر یعنی خراپە بە گوێرەی هینکردنی با بڵێن کاریگەرەکەی ئەگەر هەندێک تاوان کە لە تاوانتر گەورەترە بە گوێرەی کاریگەریەکەی لە کۆمەلگا ئەو تاوانانەی کە کاریگەریان لەناو کۆمەلگا زیاترە تاوانەکەی گەورەترە. مەسەڵەن عالمێک گوناهێ بکات تاوانەکەی گەورەترە لە ئینسانێکی عامی، بۆ چونکە خەڵکی لەوانەیە لاسایی بکەنەوە. دەسەڵاتدارێک کاتێک تاوانێکەکە گوناهێکەکە یا شتێک بڵاو کاتەوە خراپەیەک بڵاو کاتەوە فەسادێ بڵاو ئەکاتەوە یا فەسادێ ئیقرار ئەکات، ئەو فەسادە تەسیرەکەی لە زۆر لە خەڵکی زیاترە لەوەی کە یاچکە ملەت هەمووی ممکنە ئەو کارە بکە. لەبەرەوە مەسئولێت لێپرسینەوە لە دەسەڵاتدار مەسئولێتی دەسەڵاتدار لەو حاڵتە زۆر لە ئینسانێکی عادی گەورەترە. یعنی کەسێکی احتیادی لەسەر بەرچای خۆرکیۆ عەرەق بخواتەوە سزا ئەدرێ مەسەلەن، بەس دەسەڵاتدارێ لە بەبەرچاوی خەڵکیۆ عەرەق بخواتەوە معنایە هەندانی خەڵکی بۆ عەرەق خواردنەوە. ئەگەر محاسبە نەکرێت و لێ پێشنووی لەگەڵا نەکرێ و مساعدە نەکرێ معنای خەڵکیش تەرجیع بن بۆ عەرەق خواردنەوە.
کاتانی کۆمەڵە چەمکەی ئاوای بێ لە کاتێکە باسی مەسلەی هەڵوێست لە ئەولای ئومورەکەی ئەبێم چەمکان هەموو حەقی خۆی بیتێ یعنی نابێ وە خەڵکی بۆ خەڵکی وای وێنا بکرێت کە دەست ئەولای ئومور یا دەسەڵاتداران لەسەر و یاساون ئەمە ستەمێکی گەورەیە لە ئیسلام ئەکرێت ئەمە وێناکردنی ئیسلامە بۆی کە هاوسۆز یا پشتیوانی لە ستەم و ستەمکاران ئەکات و دەسەڵاتداران ئەخاتە سەرووی یاساوە و سەرووی لێپرسینەوە ئەمە ئەسحاباتێ نەگەیشت بوون سەحابە شتێکیان بینە لە پێغەمبەری خوا کە معسووم بوو مەسەلەن بە نەزەری خۆیان مەسەلەن هینێکیان لەسەریە بووە سەرنجێکیان لەسەر بووە لە پێغەمبەریانە پرسیار شوڵا بۆ ئاکەی بۆ ئەمەت کرد مەسەلەن چ جای بە خولەفا و بە خەلیفەکان وانە حتا لە سەردەمی ئەمەوەکانە عەباسیەکانە خەڵکی یعنی توانیویانە بەڕووی خليفة سكالاي لسه تمارك كانوا ولأن والي ما استحق أن يكون كذلك إلا لقيامه بأمور المسلمين وحراسة الدين ونشره وتنفيذ الأحكام كانت أوسر كردا أو بلاي أدريجة كواجبة وجراء ريبكي لبرو أو أبي حلص بام إشانة يكم لقيامه بأمور المسلمين هلص بجي كرديني مشوري إيشي مسلمان بخوا بفي القرآن والسنة دو حراسة الدين على سيم دين بيت باسواني دين بكات دين نغوريت ياساي خوا نغوريت حكم ترنا يتجاغاي بلاو كرنوي ونشره وتنفيذ الاحكام حكم خوا جاب كريت لمن برسي كم يسا كي هي اماناك كي تنفيذ حكمك كي نشر دين اكاد كي دين اباريزيت باسواني لدينك كدينك تيك نشر وتحصين الثغور وجهاد من عاند الاسلام سنوري ولاتي مسلمانان بباريزيت وجهاد وكسانه بقى كجايتي دينا كان بعد الدعوة باشوي كبانجان كان ويوالي المسلمين ولا يبو مسلمانان بيت ويعادي أعداء الدين جايتي دجمناني أم دين بكات فإذا لم يحرس الدين أو لم يقم بأمور المسلمين فقد زال عنه حق الإمامة هركاتي أما هاد ديني نباراست هل نسا بمشور خواردني أمري مسلمانان بپێش شرعي خواي پروردگار چی لدزدا أوي لدزدا حق الإمامة ولي أمريكي إسلاميكي لدزداو أجينا خو أو تابي غمري خوا صلى الله عليه وسلم لو سردم خو خلقي كهب والرئيسي ولاد بو أفرمي بو هرقل عظيم الروم اذهبوا إلى حبشة فيها ملك عادل لا يظلم عنده أحد بملك ناوي أباد نالي ولي أمريكي تيايا پیغمبری خوا صلی الله عليه وسلم کابو چی بو بناوی خوی امیش الرئیسی او حزبیه اما رئیسی او ولاتیه بناوی خوی ناوی انی ناوی کتو ناوی کی بیتی امل الروی شرعی و ناوی که بو چی بو کسی که او صفتانی تیابیه که پیغمبری خوا فرمود ما یقودکم بکتاب الله ما اقام فیکم کتاب الله وانیا بو شوی که فرموده کان من خوین کابو فرمود فاهل السنه عندما لا يجوزون الخروج على الأئمة بمجرد ظلم أهل السنة بوشي فرمي أقر ده صلاة دار ظلم بك ستم بك فاسق بي فاجر بيت توبدني لا أمري درشيت نصيحتي أكي آموزغاري أكي وكشون إمامي أحمد روبروي معتزلة كان بوا بلام أويك توبا سلاح لدرشي وخروج كيت أو كاتبوه لبروي أمكسا هر إمامتك ما والشرع خواجه بجيكا حكم خواي قوري لا عهد إمام عمر لا قاضي بحكم خواي قوري حكم خلقك ياكل كابو ليرا هو خالان أبو كمن إشارة بيكر كإمام علي أفرميه وتي سمع طاعته نبي أبو إمام أجر بر بيت صالح بيت يعني فاجر بيت وتي بوتي لبر هردو لا شرعك باريزيت هردو لا شرعك وأنا فجورك يبو خويتي بلام إيجر أمري بك أمرك الناس شرعي وتاوان به لا طاعة لمخلوق في معصية الخالق وأمش قالي شكريته و دسي شيء أجريد لبرويك مسلمان با هلا نبات خوتان زانين إمام أحمد شون روبروي خليفة زماني خوي بوه راسك أو باسيك أكرا أو زمانيزو أو نبوك تورخنا لدصلا دار بقين يعني بيبلي
نهی لە منکەرەکەی بکەی بە پێچوانە هەموو ئەو زانایانەی کە هاتوو بەرەڕوو لە بەرچاوی خەڵکە بە حاکمیان لەخوا بترسە ڕخنیان لێگرتووە ئەمانە هەمووی لە تاریخی ئیسلاما جێگەی تەقدیرن کەس نەیوتو ئەو مبتدعە کەس نەیوتو ئەمە لە دین لایەوە لە منهەجی سەلەفی صالح لایەوە کێشە کۆنەکە نیقاشە کۆنەکە تەنها لەسەر شۆڕشی چەکداری کە وەکوتم لە مەزهبە کۆنەکەی سەلەفە ئەوە هەبووە لە سەلەفیشە بڵێن تابعینە هەر هەبووە ئەو نەبوو بڵێ هەچی تابعی بووە دژی شۆڕشی چەکدار بووە باسەکە تەنها باسی ئەوەیە شۆڕشی چەکدار نەک باسی ڕخنە لە حاکم بەڵام ئەمان لەبەر ئەوەی ئەو مەزەبێکی سیاسیە بۆ پاراستنی حاکمەکە ئەمەشیان دروست کرد یعنی کە تۆ نابێ ڕخنەشی لێ بگری ئەوەی کە وەختی خۆی جێگای ستایش بوو بۆ عالمەکان و بۆ خەڵکی ترکە ڕخنە لە حاکمەگرن ئەمە فەرمودی ئەزانی هەرکە ئەڵێنە سەید و شەهەدا کێ حەمزە و لەگەڵ ئەو کەسێکە کە یان ئەفضل الجهاد کێ یعنی قسەیەکی حەق بەرامبەری حاکمیکی زاڵم بەڵام ئەڵێن ئەوە بێت تۆ بە دوو ئەوە بکەیت کە ئەمە شتێکی مستەحیلە ممکن نیە تۆ چی لەگەڵ لای حاکم بڵێ وەڵا هاتووم ڕخنە و لێ بگرم تەنها خۆشە نەزانەوە ناکرێت ئەڵە وازی لێ بێنم بۆ ئێمە یعنی وەکو بگاریەکە گەمەیەکە ئەو مەلایە شێخەکە چێ بۆ لای وەڵا قوربان ئەو شتە حرامە ئەو شتە نابێ و نازانم بە سەرچاو ئەڕۆ و هەرەوە ئەو هەموو هینەکەیە ئەو هەموو نەهی لە منکەرەکەی کە شیوە هەر نییە یعنی نە لە قورئانە لە فەرمودێ وە لە فعلی سەلەفایتر بە هەموو هەتا تابعیەکانە ئەو شتە نەبووە ئەو کێشە ئەو مۆزوع هەر نەبووە یعنی کە تۆ ئەم نەهی لە منکەری حاکمکەی بەرەوڕوو لە بەردەمی خەڵکیشە ئەوەی جێگای نیقاش بوو شۆڕشی چەکدار بوو ئەمان هێنا دوایی يعني شتي لو خرابتريشان يعني مبالغاتك زوريان تيكد بون من او كابريك يعمل له السعوديه الله اجت له سر تلفزيون حاكم بيني ولي امر يعني حزن زول وشي ولي امره ولي امر بيني لسر التلفزيون نيو سعد زيناب كعرق خواته دواتر ديبانيت الله اجر نير بازيشك تنابي خلقي ليتيشكي بخوي الله دوو بەخۆی ئەڵێ بەڵام نابێ لە بەرچای خەڵکە ئەوەی پێ بڵێ کە ئەمەشتی وە هەیە لە فەرمودە لە نەفورم لە قورئانە لە ئیشی سەلەفە صالح و غەیری صالحەکەی بە هەر هەموو ئومەتی ئیسلامی ئەوە نەبووە تۆ نەهی لە منکەری حاکم بکەی بەڵام ئەمان لەبەر ئەو مەزهبێکی سیاسی ئەم شتیان دروست کرد ئەمێنێت تۆ سەر مەسەلەی ئەم وەسایلانەی کە دایەنە بەچی وەسیلەیەک بەرەنگاری با بڵێن ستەم و یان لادان و هینی دەسەڵات دەبیتەوە ئایا بە وەسایلە تەقلیدیەکان کە جاران ئەڵێ مەسەلەن بچی بۆ لای خەلیفە و نەسحەتی بکەی یا ئەم وەسایلە تازانەی ئەم شێواز تازانی کە داهێنراون ئێمە لەسەرەوەش بەڵگەمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لە سەحابەکان چوو گلەیی لە خێزا دراوسەکەی کرد وتی یا ڕەسوڵ الله ئەو دراوسەم زۆر ئەزیەت مەدا پێغەمبەری خوا فەرمووی بڕۆ شتمەکەکانی ماڵەکەت بخە بەرە کۆڵان ببە جادە بۆی خەڵکی بیبینێت و یان دروستکردنی پێوتێ ڕای گشتی دروستکردنی ڕایەکی گشتی دژ بۆ پیاوە کابرا کە بینی شتەکانێتە کۆڵاوتی چیەکەیت وەڵای بۆ خەڵکی بینێتەوە چیم لێەکەی وتی بیبەژورۆ وا دیدایە کەتر مامەڵەی لەگەڵا بگۆڕیانی وروژاندنی هاندانی خەڵکی لە کەسێک کە ستەم ئەکات ئەمە شتێکە پێغەمبەر ڕێگەی پێداوە ئینجا خوا خۆی ئەفەرمێ لا يحب الله الجار بالسوء من القول إلا من ظلم يعني دەنگ بەرزکردنەوە بە با بڵێن سکاڵا و بەهین بە کەسێک ستەم لێکە بۆ کەسێک کە ستەم لێ کراوە ڕەوایە یعنی تۆ دەنگ بەرزکەیتەوە و سکاڵا خۆ بکەیت توێن بکەی یعنی ئیسلام دژی ستەمە زۆر دژی ستەمە زۆر لەگەڵ بەرپاکردنی عەدالەتایە ئەمێنێت سەر و شێوازانەی یعنی هەندێک لە زانایانی ئەمڕۆ کاڵێن نابێ بە ئیلا بێ بچی بە نهێنی بە هین بڵێ بە دەسەڵاتدار بچی بۆ لای خۆی پێی بڵێ مەسەن هینێکی زۆر ناواقعیە و ناعەمەلیە بۆ ئەم ڕۆژە کێ ئەتوانێت بچێتە لای دەسەڵاتدار ئەمڕۆکە کێ ڕێگە بە کێ دەبێت بچێتە لای دەسەڵاتدار ئێستا ئەمڕۆ کە دنیا گۆڕاوە یعنی ئەم وەسایلی با بڵێن
ئەم وسایلی پێوتێ وسایل تواصل اجتماعی مکتۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزیۆن و رادیۆ با بڵێن سەتەلایت و ئەم جۆرە شتانە هەیە. ئەمڕۆ گەیاندنی دەنگی خۆت بە دەسەڵاتدار شێوازی زۆرە. هینکردن لەسەر ئەوەی کە ئیلا بە یەک شێواز بێ، ئەجا تۆ بێ سەری نەتیجەکەی بکەیت، تۆ بێ بە دوای باشترین تۆ ئامانجێک تێ مەسەلەن دەسەڵاتدار ستەمەکە، تۆ ئەگەر ئەبێ بگڕێ بە دوای مناسبترین ئوسلوبە مناسبترین شێوازە کە هەدەفەکە پێکێت. یعنی تۆ طبعا نابێ هەدەف تەشیر بێت هەر بۆ ناشینکردنی دەسەڵات بێ، هەدەف ئەوە بێ ئاماجت ئەوە بێ کە ئەو زوڵمە نەهێڵی، ئەو ستەمە نەهێڵی. بەچی پەنابێتە بەر چی ئەبێ پەنابێتە بەر گونجاوترین بەڵێ وەسیلە. ممکنە هەندێک جار گونجاوترین وەسیلەوەی بێ کە پەیوەندی بە بچی بۆ لای ئەگەر بۆت بکرێن دوو بە دوو بێ لە داوای کۆبوونەوەیەک بێ داوای شتێک بێ، ممکن هەندێک جار گونجاوترین وەسیلەوە بێ ئاشکرای کەیت و ڕاگەێنیت و خەڵکی لێ هین بکەی. کەواتە یعنی هینکردن چاقبەستن بە یەک شێوازەوە ئەمەم تەسەورەکەم هۆکارەکەی گەڕێتەوە بۆ جۆرێک دەستکاریکردنی دین بە پێی مەیل و ویستی دەسەڵاتداران. خۆزانانی ئەمە بەردەوام ئەم دیاردەیە هەبووە، یعنی هینی دین دەسەمەوکردنی دین بۆ دەسەڵات ئەترایە ئەو دەسەڵاتە کۆمەلگە بوو بێت. ئێستا لە کۆمەڵگەی کوردواری خۆمانە زۆر شتێ مەلاکان جاران کردویانە، مارە بەجاش و گەورە مارێ گەورە بچووک و نازانم کۆمەڵە مەسایل لەو جۆرە شتانە کراوە لەسەر فشاری کۆمەلگە بووە، یعنی نەیانتوانێت دەستکاری بکەن بیگۆڕن. زۆر جار ئەولیای عولەمای سوڵتان ئەمانی کە پێیانێتە عولەمای سوڵتان ئیشان ڕازاندنەوەی کارەکانی دەسەڵاتداران بووە. هیوا هەبووە ئێستا مەسەن لە یەکی ئەکبەرشای مەغۆلی لە هین لە هندستان، ئەو کاتێکە هندستان بەدەستی مسلمانانەوە بوو، هەر دینێکی دینەکەی گۆڕی دینێکی تازەی دانا دیانەی ئەکبەرەی ناونە. کۆمەڵی عولەما پشتیوانیان لێ کرد، تێکەڵەیەک بوو لە دینی ئیسلام و هندۆسیەت و مەسیحیەت هەموو دینە، یان ئاینێکی تایبەت بەخۆی کۆمەڵە زانە تەئیدیان کرد و با بڵێن هاوکاریان کرد و لە دژی نەوەستان بۆیان ڕازاندەوە، ئیشەکان بۆ ڕازاندەوە تا کوڕەکەی هات دوایی ژینەکەی گۆڕی. مەقسەد ئێمە بێ بزانین کە هەر فتوایە کە درێ عولەما هەر فتوایە کە دەنێ ئەبێ بزانی مەسەلە ئەم زانایە کە تۆ ژێر کاریگەری شتێکەوە دەسەڵاتەوە مەسەلەن یەکێ لەو کەسانەیە کە یعنی لەو زانانن کە حەق بێژن، لەو زانانن کە هەڵۆستەکانیان هەڵۆستی شەرعیە، زۆر هەڵۆستی زۆر زانا هەیە هەڵۆستیان علمی شەرعیان زۆر پێ، بەڵام هەڵۆستەکانیان شەرعی نییە. دین ئەگونجێنن لەگەڵ مەیلی ئتر دەسەڵاتدار بێ، کۆمەڵگە بێ، یاهی دەستکاری مانعانەیە دەستکاری چەمکەکانی ئاین بکەن. لە کۆنەوە جائیزە شەڕکەی لە چەک هەڵگی لە دژی حاکمی زاڵمی مسلمان یاننا کە خلافیە هەبووە ئەیوت جائیزە ئەیوت جائیز نییە، هاتووە کردویانە بە قسەی سەلف صالح، یعنی ئیجماعی لەسەرە سەلفی صالح وتیانە جائیز نییە. ئەمە یەکەم. دوو هەمی هاتوون وێت تۆ نابێ بە شوەیەکی سلمیش ئەو بکەی، خۆ پیشاندانە معارەزەیە دروستکردنی حیزبە، ئەوە جائیز نییە. دوای هاتنە سەر ئەوەی تا نابێ ئەسڵەن هەر ڕخنەشی لێ بگری، یعنی ئەگەر تۆ لە فەیسبوک کۆمنتە بنووسی وڵای ئەم حکوومەتە ناحەقە ئەو شتانە و نابێ ئەوە بکە، ئەو تۆ گومنەحبارە بیت. ئەو ڕۆشونە ئەمە هەر هەمووی نیشانەی قەیرانێکە و ترسێکە لە دەسەڵات خۆی، لای دەسەڵات خۆی لە ترسێکە لە نەمانی دەسەڵاتەکەی، بۆیە باوەش بۆ ئەمانە ئەگرێتەوە ئەو فکریان بڵاو کاتەوە. باشە بۆچی مەسەن ئەمە لە سعودیە سەری هەڵاو بۆ ئیماراتش بەهماشێ ئەو ترسی هەیە، بۆ جێنجا بڵاو کراوە لەناو عالەمی ئیسلامیە. خۆ ئەگەر سعودیە مەبەسێ بێت دەسەڵاتی خۆی پارێزی هەر لەناو خۆیان هێڵێتەوە، بۆچی پشگیری هەچی ئەو نظامانەکە کە نظامی دیکتاتۆرین وانەی کە نظام دکە دژی حیزب ئیسلامیەکە